شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. بارزانی نەمر لە بەردەوامی و درێژە پێدانی پرۆژە مەزنەکەی زۆم کە لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی و بە پاڵپشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی لە پێنە و خزمەت گەیاندن بە خەڵک و ڕەخساندنی هەلیکار بۆ هاوڵاتیان و برەودان بە کەرتی کشت و کاڵی و ئاژەڵداری لە هەرێمی کوردستان دامەزراوە لە ڕێکەوتی 18 ئایاری 2025 بە سەرپەرشتی بەڕێز مەلا مستەفا بارزانی و ئامادەبوونی بەرپرسانی ئیداری و حزبی و ژمارەیەک لە ئاژەڵدار و جوتیار لە گوندی هەر بۆ لە دەڤەری بارزان بەردی بناغی پرۆژەی کێڵگەی زۆم بۆ بەخێوکردنی مانگای شیردەردانرا کە لەلایەن کۆمپانیای جی کۆنستراکشن جێبەجێ دەکرێت. لە وتارێکدا بەڕێز مەلا مستەفا بارزانی تیشکی خستە سەر هەنگاوەکانی پرۆژەی زۆم و کاریگەریەکانی بەسەر کەرتی کشت و کاڵ و ڕەخساندنی هەلیکاری زیاتر بۆ گوندنشین و جوتیار و هاوڵاتیان و بەرهەمهێنانی بەرهەمی خۆماڵی و پشتبەستن بە داهاتی ناوخۆ. بۆ ئەم مەبەستە پرۆژەی کێڵگەی زۆم بۆ بەخێوکردنی مانگای شیردەری ڕاگەیان کە چەندین بەش لە خۆی دەگرێت. لەوانە کێڵگەی زۆم بۆ بەخێوکردنی مانگای شیردەر، پرۆژەی زۆم بۆ کشت و کاڵی، سنتەری ڤێتەرنەری زۆم، زۆم مارکێت، پرۆژەی کێڵگەی زۆم بۆ بەخێوکردنی مانگای شیردەر هەنگاوی دووەمی پرۆژەی زۆمە. زۆم بەم پرۆژەیە دەیەوێ بە هەموو شێوەیەک هاوکار بێت و کار ئاسانی بۆ ئاژەڵدار و جوتیار و خاوەن زەویە کشت و کاڵیەکان بکات. پرۆژەی زۆم لە ناوەڕاستی ساڵی 2023 دەستی بە بەرهەمهێنانی بەرهەمە شیرەمەنیەکان کرد، بە سەدان هەلیکاری بۆ هاوڵاتیان ڕەخساند و هەزاران خانەوادا لێی سوودمەند بوون. بەم هەنگاوە نوێی پرۆژەی زۆم چەندین ئامانجی تر دەپێچێت، لەوانە بەخێوکردنی باشترین مانگای شیردەر لە جۆر و توخمی باش، کڕینی بەرووبوومی جوتیاران، دابینکردنی ئامێر و کەلوپەلە کشت و کاڵیەکان، دابینکردنی سەرچاوی بەرهەمهێنان و بەخێوکردنی مانگای شیردەر و پڕکردنەوەی خواستی جوتیاران و ئاژەڵدارانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چیتر پێویست نەکات مانگای شیردەر لە دەرەوە هاوردە بکەن. بەرهەمهێنانی ئالیک بە باشترین کوالەتی بۆ ئاژەڵدارانی کوردستان، دابینکردنی باشترین پەین و بنەتۆ بۆ جوتیاران، پشتگیریکردنی جوتیاران بەڕاهێنان و ڕاوێژکاری، تۆمارکردنی مانگای ئاژەڵداران و پیتاندنی دەستکردی مانگاکان بە توخمی باش بە مەبەستی بەرزکردنەوەی ڕێژەی شیر و زیادکردنی داهاتی ئاژەڵداران و پێدانی بڕوانامەی زۆمی جێنەتیکی بە پێی جۆر و توخم و بۆ ماوەی DNA بێچووەکان. لەم پرۆژەیە هەزاران دۆنم زەوی بە چاندنی بەرووبوومی جیاواز ئاوادان دەکرێنەوە. دابینکردنی تیمی پزیشکی گەڕۆک بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە ئاژەڵداران و گوندنشینان بە دابەشکردنی دەرمان و ڤاکسین و تەواوکاریە ڤێتەرنەریەکان و پێدانی ڕێنمایی سەبارەت بە شێوازی بەخێوکردنی مانگا. پرۆژەی کێڵگەی زۆم بۆ بەخێوکردنی مانگای شیردەر بە یەکێک لە پێشکەوتوترین پرۆژە سەردەمیەکان دادەنرێت لە کەرتی کشت و کاڵی و ئاژەڵداری لە هەرێمی کوردستان و ناوچەکە. ڕاگەیاندنی نووسینگەی مەلا مستەفا بارزانی